ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژینگەشە لە ساڵی 1970 هەموو ساڵێک لە 5 حوزەیرانە یادی ڕۆژی جیهانی ژینگە ئەکرێتەوە. هەر ساڵە و بە دروشمێکی جیاواز ئەم یادە ئەکرێتەوە. پلاستیک و هەروە دانی ژینگە بەهۆی مادە پلاستیکیەکانەوە یەکێکە لە ئەو هۆکارانەی کە بۆتە هۆی ئەوەی کە ژینگەی پیس کردووە. هەر بۆیە پیسبوونی پلاستیک هەموو گۆشەکانی گۆی زەوی کردوێتەوە. تەنانەت تەنانەت لە جەستەشمانە بە شێوەی مایکرۆپلاستیک دەردەکەوێت. بۆیە لە ڕۆژی جیهانی ژینگەیە لە ئەم ساڵە کە ساڵ 2025 داوا لەوە ئاکرێت بە کۆمەڵ هەمووان ڕوبەڕووی ئەوە بینەوە کە لە مادە پلاستیکیەکان دوورکەوینەوە، چونکە ئەمە هۆکارێکی سەرەکیە بۆ شێواندن و تێکدانی ژینگە. اینجا بۆی ئێمە زۆر بە باشتر لەسەر ڕۆژە جیهانێکە و ئەو گۆڕانکاریانی کە لە ژینگەیە دروست بۆ گفتوگۆ بکەین. ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵی میوانداری بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئاکۆ ڕەشیدمان کردو کە بەڕێزیان ئەندازیاری ژینگەن. دکتۆریان سڵاو لێ بێم کاتەوە باش بخێر سڵاو لێ و بینەرانی پرۆفیسۆری ژینگەش وایە پرۆفیسۆرەکە لەو بارەیە دکتۆریان زۆر بەخێر بێت. زۆر باشە. دکتۆریان ئەمڕۆ ڕۆژی ژینگەی جیهانە بە شێوازێکی گشتی باسێکی ئەوم بۆ بکەوە بزانم ڕۆژێک کە تایبەت بێ بەم بابەتە پەیوەندی بە چێ و چ گرنگیەکی هەیە؟ لەم ڕۆژە هەمووی با بڵێن بەشەریەت و ئەوانەی کە پەیوەندیدارن بە ژیانەوە لەم سەرکۆ بنینەوە بۆ ئەوەی ڕێنمونی خۆمان بکەین ساڵی پلانێکی ساڵی داهاتوودا بنین کە چی بکەین و چۆن وەکو گۆتێری زاڵێ ئێمە ئەبێ با بڵێن مسابقەی زەمەنەکەین پێشبڕکێ لەگەڵ کاتەکەین بۆی بتوانین کەمترین پیسبوون دروست پێکە یان با بڵێن پیسبوونەکان کەم بکەینەوە یان نەیکەین. لەوەوە هاتەوە ئەم ساڵیش لە کۆریایە ساڵی پار و پێراریش لە سەر گەڕانەوە و بایۆدایڤەرسیتی بوو. ئەم ساڵ لەسەر کۆنفرانسەکە ئەم ساڵ لە کۆریا ئەمڕۆ ئەم ساڵ حاليا لە کۆریایە و لەسەر هەدەفەکەشەوەیە با بڵێن تایتڵی کۆنفرانسەکە ئەوەیە کە بەڵێ بۆ نەمانی یان پیس نەبوونی ژینگە بەهۆی پلاستیکەوە کە دواتر دوای 2 مانگی تر هەر لەم ساڵە هەر هەمان وڵاتەکان کۆبنەوە بەشکم ڕێکەوتنامەیەکی دەوڵەتی حازرکەین بۆ ئەوەی ژینگە بە تەواوەتی لە پلاستیک پاکەین. دکتۆرێک پرسیار ئەمڕۆ ڕۆژی ژینگەی جیهانە لەگەڵ ڕۆژی جیهانی ژینگەم دوو ڕۆژی جیاواز پێش ئەوە بۆیە لە بیدایە تاوتم ڕۆژی جیهانی ژینگە دواتم نەوە کۆڵم کردبێ حەسەن و حەسەن کەسەڵەکە لە مناڵەیە باسمانە کرد. دکتۆر باسی کێوت کرد ئەمڕۆ لە کۆریا کۆ بنەوە باسی ئەوواکەن ینی دروشمی ئەم ساڵ ئەڵێن دوورکەوتنەوە لە بەکارێنانی پلاستیک و ئەو پیسبوون بەهۆی پلاستیکەوە. بەڕاستی پلاستیکەوە نەمەترسی لەسەر ژینگە و گۆی زەوی دروست کردووە؟ کێشەی پلاستیک کێشەیەکی با بڵێن خراپە لەسەر ئەوەی کە بایۆدیگریدیشن نابێت ینی ون نابێت ینی وەکو پاشۆڕی خواردن و ئۆرگانیک شی نابێتەوە بۆ ئەوەی شیبوونەوەی 1 کیلۆ پلاستیک ڕێخنی بە نزیکەی 400-500 ساڵە دەوێت ئەگەر تەبەقەیەکی لێشی بێتەوە. ئێمە چی لێ بکەین مەجبورە بین ئەبێ بەکاری بێنینەوە. باش بەڵێ بەکارهێنانەوەی پلاستیک لە ڕێگەی ریسایکلینەوە تاقە تەقەنیەتێکە تاکە تەکنەلۆژیایەکە بۆ ئەوەی خۆمان بپارێزین لەوە کە ئەوەش بەدوایە پیسبوونی هەوا و پیسبوونی تری لێ دەکەوێتەوە. زۆر باشە دکتۆر ئامارێکم لە حەزەکەم بخوێنینەوە بۆی کە تۆ زانیاری باشترمان بیتێ لەسەر بابەتەکە. UN یاخود ڕێکخراینەوە تێگرتوەکان ئامارێکی بڵاو کردوەوە لە ساڵانە زیاتر لە نزیکەی 400 ملیۆن تن لە پلاستیک بەرهەم ئەهێنرێت. هەروە لەگەڵ ئەوەشە نێوەی ئەو پلاستیکانە بە شێوەی دروستکراوە تەنها یەکجار بەکار ئەهێنرێت. لەو ژمارەیەش کەمتر لە 100 ئەو پلاستیکانە جارێکی تر ڕستایکل ئەکرێنەوە. جا پرسیارەکەی من ئەوەیە کە 400 ملیۆن تن پلاستیک بەرهەم بهێنرێت ئەمە چ کاریگەریەکی نەرێنی لەسەر ژینگە دروستەکە؟ ئەمە ئەبێتە چ گۆڕانکاریەک بەسەر ژینگەیە؟ ئێمە بۆ بەرهەمێنانی کیلۆیەک بڵێن پلاستیک یەک دنیای ئەنەرژیمانەوێت کە لە مەوادی نەوتی و لە مەوادی نەفتای کە هەمانە ئەمە یەک دوو لەلایەوە هەوای پێپیسەکەین لەلایەکەوە پاشەڕۆ با بڵێن من ئەو بە پێ و تراسی کە کردومە هەر بۆ شاری سلێمانی نەفەری 200 بۆ 300 غرام ڕۆژانە وەستی پلاستیکمان هەیە کە هەر نەفەرێک
ڕۆژانە 200 بۆ 300 گرام پلاستیکە خاتە پلاستیکە خاتە ژینگەکەەوە تۆ حسابی کە 6 میلیۆن کەس هەیە بزانن چەند تەنەکە ڕۆژانە ئەمە ئامارێکی زۆر مەترسیدارە کێشەکە لەوە قەلاقی کردم حەزەکەم جەدول زەربە بکەم بزان چەند ناکات ینی تقریبا نزیکەی 300 میلیۆن 300 تەنەکە لە ڕۆژێکە شتێکی وایە کێشەکە ئەوەیە کە تۆ 6 میلیۆنی دەیە 200 بۆ 300 غرامت هەیە ئەگەبیکەی بە کیلۆ من 250 دارین 250 باشە زەربی 6 میلیۆنمانە 6 میلیۆنەکە وەڵا کاتە چەند سفر چەندەکە 6 سفری لێ لابم نازانم 6 سفری لێ لابم 1500 تەنەکە لە ڕۆژەکە ئەمە تەنها لە بەس لە کوردستان باز لە کوردستان ڕۆژی 1500 لە مادەی پلاستیکی بە پێوەی دۆژینەوەی کە کردومە کە ئەمە با پێڵم باسی 2019 ش بۆکەم کە ئیسا زیادی بەسە زیاترە بۆ ئامارێکە لا نەخستی ڕوو لە جیانە لە سایدەی ڕسایکلەکرێتەوە ئەمە 1500 تەنی ئێمە لە ڕۆژێکا چەندی ڕسایکلەکە ئێمە هەمانەوەنیمانە ئەو پرۆژەیە کە هەمانە پرۆژەی ریساکین بە سپاسەوە بۆ بەڕێز ئەو سەرمایه‌داری کە کردوێتی کە ئەوە بەشێکە ینی هاوکاریمانەکە لە کۆکردنەوەی کێشەکە ئەوەیە ئێمە کۆکردنەوەی پلاستیکەکە کێشەیە نەک ینی کۆ ناکرێتەوە هۆشیاری ژینگەیمان کەمە ئەگەر بکرایە لە هەر ماڵێک لە لای خۆیەوە جای بکردایە ئیشەکەی ئێمە ئاسانترە بوو بۆ ریسایکلین بەڵام ئەوەی ئێمە کە وەرێگرین هەمووی بە تێکەڵاوە دکتۆرەگەرجیاشی کەینەوە منەوە تا لەبەر دەرگاکی خۆم جایەکەمەوە بەڵێ سیارەی خۆڵەکەی خۆمی تێکەڵەکات ئێمە سەرمایەدار هەیە پارەش هەیە وێستەکە و لێ کۆکاتەوە بەڵام بە شەتێ بە جیاکراوی بێیت باشە دکتۆر لەو ئامارەی کە مە خستمە ڕوو باز لەوە کات ئەڵێت لەو 400 میلیۆن تەنە 11 میلیۆنی ئەچێتە ناو دەریا و زەریا و دەریاچەکان پیسەکات مادە پلاستیکێگان چ کاریگەریەکان هەیە لەسەر پیسبوونی ئاو بەگشتی ئێمە ئەبێتە میدیایەکی باش ئەبێ بە بڵێن شوێنێک لەسەر گەورەبوونی قەوزە و بەکتریا و مایکرۆرگانزمەکان بە دەرەجە یەک ئەبێتە هۆی نەهێشتنی گەیاندنی تیشکی خۆر بۆ بە مایکرۆرگانزمەکان کە ئەبێتە هۆی ئەوەی کە با بڵێن بەپێ ئەو ئاماری کە UN بڵاوی کردوتەوە ئێمە زیاتر لە 1 میلیۆن مایکرۆرگانزم لە خەتەری ئەویان کە نەمێنن یعنی سیلسیلەی خەزایی نامێنێ کە پێویستە تا 2023 1 میلیۆن هێکتار ئێمە سەوزایی بکەین بۆ ئەوەی تعویزی ئەو پۆلیوشنە بکەین کە ڕوویەوە ئامارەکان بەڕاستی تەسیری ئەو پلاستیکە تەسیرێکی باش نییان معنی ئێمە پیسبوونی ئایشمان هەیە لە بێژگەلەوە ئێمە بەدەل لە پلاستیک بەچی پیسبوونی ترمان هەیە ئێمە ئەوەی کە ئێستا هەیە لە کوردستانە و بەتایبەتی لە سلێمانیا ئاوی ئاوەڕۆمان هەیە کە بە دەرەجەی یەکەم ئەنجا پیسبوونی خۆ هەوا کە ئەو خۆڵبارینەی کە هەیە کە ساڵانە زیاتر لە ئەگەر بەپێ ئەو ڕێژەیە کە بڵاو کراوەوە باسیکەین شتێکی مەترسیدارە خۆڵبارین یانی هەندێک کەسێ ئەڵەن شتێکی سروشتیە سروشت دەستی مرۆییتیانە ئەم شەر ڕاستە لە ڕووی زانستیەوە نەی بەڕاستی خۆڵبارین پیسبوونی خۆڵبارین بەڵێ پیسبوونی هەوایە بەڵام تۆ خۆڵبارین ئەو خۆڵی کە بۆ دیێت پێڵەن پێمی دوونی و یعنی 2 مایکرۆن و نیوە ئەگەر لەوە کەمتر بێچێتە سیەکانەوە لە سێکانە تووشی داغڵ بە هەیمۆگلۆڤینە بێ ئەوەی کە هەیە ساوسپۆشکردنی خاکەکان نەبوونی تەسەحور ئەمانە هەمووی ئەبێتە هۆی کە چیت طبقەی یەکەم با بڵێن پێستی گۆی ئەو شوێنانی کە هەمانە وشک بێ کە وشک بێ خۆڵ بە ئاسانی بە و بۆ ئێمەیە ڕێژەی خۆڵبارین زۆری کردووە لە چاو ساڵانی ڕابردووە و هەروەکو باسمان کردووە ئێمە عێراق بەپێی ئەو ریپۆرتانی کە هەیە لە UN دەڵان کە 5 وڵاتین لە خەتەرترین وڵاتەکان لە ڕووی ژینگەیەوە کە مەترسی لەسرە یعنی ئێمە لە ڕیزی پێشەوەین لە بەرەو تێکچوونی وڵاتەکەمان ینی لە کوردستان بەشێکە لە وڵاتانی ئەوروپا کە خۆڵبارین نییە
پەیوەندی بە ڕووپۆشی سەوزاییەوە بەزەبەت ڕووپۆشنەکردنی سەوزایی یان نەبوونی سەوزایی یان با بڵێن چینی یەکەمی طبقە یەکەمی ڕووی زەوی ئەوەیە کە تۆڵ نییە تەسەحوڕیاوە هەر هەوایەکی بەسی دەبێتە هۆی هەڵکردن لە ئەو هەڵگردنی ئەو با بڵێن خۆڵی کە هەیە کە PM دوونی و PM دە ئەمانە لەگەڵ خۆیان ئەهێنێ و ئەهێنێتە ناو هەواکەمانە و پیسبوونی ژینگە ڕووە. زۆر باشە دکتۆر، اینجا ئەو ڕێژە زۆری بەکارهێنانی پلاستیک لە سەرانسەری جیهانە زانایان مەزەندەیان کردو یاخود پێشبینیان کردو ئەڵێ ئەو 400 میلیۆن تەن لە پلاستیکە بە نزیکەی کێشی 2200 وەکو 2200 تاوەری ئیڤڵ دروستکەی ئەوەندە مادەی پلاستیکی لە جیهانە بەکارهێنراوە. اینجا دکتۆر بابەتێکی تر هەیە ئەویش ئەڵەن مایکرۆپلاستیکەکان یاخود گەردیلەی پلاستیکەکان زۆر پچکۆلن بۆ نمونە کێشیان ئەگاتە 5 ملیم تەنانەت لە ناو هەواشا بڵاو بنەوە. چۆن لە ناو هەوایە بڵاو بێتەوە منێکی مرۆڤ دواتر ئەو هەوایە هەڵمژەم؟ پلاستیک بە طبیعەتی حاڵ لە ئاو سوکترە، یعنی دو پلاستیکە بکەیتە ناو ئاوە سەر ئاوکە ئاسانترە بۆ هەوا گەردیلەیەک مایکرۆپلاستیک لەگەڵ خۆی هەڵگرێت لە جاو گەردیلەیەک خۆڵە خۆڵ 2.5 ئاو قورسە. ئەجا تۆ تەسەوڕ کە گەر تۆ ئەو هەوایە 2.5 یان 3 ئەوەنە 2.5 زیاتر لەگەڵ خۆیان هەڵەگرێت. ئەی چۆن مایکرۆپلاستیکێک هەڵناگرێت کە لە خۆی لە ئاوەکەش سوکترە کە با بڵێن کە 5 ملیمیش بێ. ئێمە ئەم کێشەیە ئەوەیە کە تەکنەلۆجیا وای کردووە کە پلاستیک زۆر بڵاو بێتەوە. بەداخۆ لە ساڵانی 40 بۆ 50کانە بە سەورەیەکی زۆر مهمدا ئەنرا کە پلاستیک بیا بووە. ئێستا بۆ بە بەڵا بەسەرمانەوە ناتوانین خۆمانی لێ ڕاستکە. چەندە هەندێک پرەنسیپیش هەیە بۆ هەندێک کۆمپانیا کاتێک پێڵێ بۆن مەسان بەرهەمەی کە لە بەردەسی ئەمایە کۆمپانیا ئەپڵ دروستی کردو ئەپڵ پێویستی بە ڕکلامی ئەمەنی بەڕاستی ئەمە بابەتی ڕسایکلین هەندێک شتم لەسەر خوێندەوە لە سەدا تقریبی 65 بۆ 70 ڕسایکل ئەکرێت. یعنی ئەو مادەیە لەگەڵ لە خاکی شافڕێ بدرێت زۆر زۆر کاریگەری هەر هەیە بەس کەمترە. بەڵام یعنی هەر ئەم پێوەدانگانش ئەم کۆدانش هەیە لەسەر کۆمپانیەکان بەڵام پیسبوونەکانەوە تۆ باسێکی هەر لە مەترسیدان. جامە پرسیارەکەم لەوەیە دکتۆر پرۆفیسۆر لای ئێمە یاسا ژینگەیەکان هۆکارن بۆی کە تاکی ئێمە وشیار بێت تۆزێک بەرامبەر بە ژینگە یان هیچ نەبێ. من ناڵم یعنی یاسا بۆ ترس نەبێ، یاسا بۆ ڕێخستنەوە بێ، بەڵام بەپی یاسا ئەگەر سزاکەی دیاری بکرێ تاک بەرپرس بێ بەرامبەر بە ژینگە. یاساکانی کە بەرکارن لە کوردستانە بەڕاستی هەر لە یەکەم یاساوە کە لە ژینگە سەردەمی مامجلالەوە کە یەکەم یاسای دەرکرد لەسەر ژینگە و پاراستنی ژینگە و سزادانی هەر کەسێک کە دارێگەڕێتەوە ئەلێەوە بەرکارە. یعنی ئەمە یەکەم خۆتوەکە ناوێکەنراوە لە کوردستان راوە لە هەموو عێراق. جێبەجێکردنەکەشی ئەکەوێتە سەر تاکی خەڵک. ئێمە لە هەموو ڕوەکانەوە جێبەجێکردنەکان بەڕاستی سپاسیانەکەم، ینی بەتایبەتی بەڕێبەراتی ژینگە و ئەو پۆلیسی دارستان ئەوانە هەمووی کاری خۆیان بەداخەوە زۆر جار هەیە تاکی بەهازە تاکێکە بۆ دروستەوێ زۆر مەترسی ئەو ژینگەی کە ئەمە بڵێن خۆشەویستەکەی کەمترە بۆ ژینگە ئەبێتە هۆی ئەوە. ئێمە سپاسیانەکەین بەتایبەتی کە بەرەو جەژنە ڕۆین هۆشیاری ژینگیان ئاگاداریان لەوە بێ، ئاگاداریان لە ژینگەی هەموو وڵات و کوردستانەکەی خۆمان بێ. لە بیرمانە چ یەکەم وەزیری ژینگە کە ئێستا حالیان لە بەغا ئیشەکە کاک دوتۆ هەڵە ئەسکەریە بەڕاستی ئەرک و ماندووبوونێکی باشی کردووە. هەر لەم دووسێ ڕۆژەی هەفتەی پێشوە کۆنفرانسێکی زۆر زۆر هەرە گەورەی کرد لە بواری ژینگەیە. بە هەمان ڕێگا بە هەمان شێوە لە کوردستانە خەریکین. ئەو شتە کە هەیە کۆبوونەوەیە، ینی سەقافەتی شارەکەی دەورەبینێ. ینی ژینگەیی بریتی نیە لە ڕۆژ و دوڕۆژ. هیوادارم هەمومان باشە دکتۆر، ئێمە بۆچی بۆ شێوازەین خۆشەویستی و ئینتیمامان نییە بۆ ژینگەی خۆمان کە تایەژین، بەڵام کە بە گەشتکردن ئەچین بۆ وڵاتێکی دەرەوە زۆر بەلامەوە عیب و بەلامەوە شەرمەکە ئەو شتێکە خواردومە ئەو مادە پلاستیکی کە پێمە یاخود هەر شتێک بێت زۆر ئاسایی نەبێ بەلامەوە کە فڕێم لە ژینگەکە ئەگەڕێم بەدەست نوێگرم هەتا شوێنێکی گونجاوە بینم فڕێم، بەڵام بۆ لە وڵاتێکی خۆماوانی یاساوامان لێکات هەیە. ینی ئەوە نەوێ من بەس خۆشبەختانە لە کوردستانە
ئەو هۆشیارە زۆرە بەڵام تۆ ئەگەر بچی بۆ خوار و ئەمانە زۆر وانە بەداخەوە مجارێک ئەڵێن بەڵام هیوادارم ئەو پلاستیکانی کە هەیە ئێمە بادوو باسی پلاستیکەکەین لەسەر هەموو پرۆدەکتێک علامەتێکی سێگۆشەیەک هەیە کە بەم شێوەیە و ڕقەمێکی لە تەنیشتەوەیە مانای ئەوەیە کە ئەو سێگۆشەیە ئەمە ریسایکل نەکرێ جاری وایە گاتە سێ گاتە چوار ئەمە ماناوێت تا چوار جارەتوانیت ریسایکلی بکەیتەوە بەرەو ئەو پرۆدەکتانە بڕۆین. زۆر باشە دکتۆر اینجا ئەمڕۆ لە سلێمانی ڕەشەبایەکی زۆر بەهێزی شەڵی کردووە بوونی ڕەشەبا هیچ سوود و زیانێکی بۆ ژینگە بە تایبەت بە ئەمێ باز لە سوودەکانی بکەین چ سوودێک بە ژینگاگەێن ئەمە ڕەشەبایان بەڵێ هەوا گۆرکەیە هەوا گۆرکێ بریتە لە میکس بە بڵێن تێکەڵکردنی هەوا فرێشکردنەوەی هەوا کە هەیە بەڵام هەوایەکی پاک نەک بە خۆڵەوە بێ هەموو جارێک خۆڵبارین پاک ناکاتەوە دکتۆر خۆڵبارین تۆزە ڕای ناماڵە لەگەڵ خوا خۆڵباری مشکلەکەی ئەوەیە کە بە گەڵاکانەوە نووسێ بێتە هۆی ئەوەی کە طبقەیەک دروستکە بەسەر سەوزەر و پۆشکردنی دار و درەخت و هینەکانە بێتە هۆی خراببوونی ژینکە نەکتێکچون دکتۆرۆکو دو پرسیاری من باسی ناوەڕاست و باشوورت کرد هەرێمی کوردستان بەراورد بە ناوچەکانی تری عێراق لە ڕووی پیسبوونی ژینگەوە کاممان باشترین کام لامان وڵای تاکید ئێمە ئەم شوێنەی کە هەمانە بەهشتا و طبعاً بەداخەوە کە ئەڵێن چکەمە هەمووی لەک وڵاتە لە بەسڕە کە هەیە گەورەترین بەرزترین دەرەجەی حرارەت تا ئیسا تۆمارکرابێ لە بەسڕە بۆ 54 و هەنە شار هەیە ڕووی لەوەیە کە نەمێنێ بە تایبەتی لە بەسڕە و لە نەجەف و لەمانە و ئەمە بێتە هۆی هجرەیەک کۆچکردنێکی کە دەڵێن کۆچکردنێکی ژینگەیی لە باشوور و ناوەڕاستەوە بەرەو کوردستان ئێمە پێویستە ژینگەی خۆمان بەباتە باشی بپارێزین معنایەوەنی ئێمە بەدەرین لەو مەترسیانە بەڵام ژینگەکەمان ژینگەیەکی تا بڵێ باشە تەندروستە بەڵام ئێمەمانێ دەسی پێ بگرین دەستخۆش پرۆفسۆریای دەدەر دکتۆرا کۆڕەشید هەمە ئەندازیاری ژینگە زۆر جۆر سپاس بۆ بۆ زانیاریەکانە دکتۆریان ومێ دەکەین ئەگەر پلاستیکیشمان بەکارهێنانە دووبارە بەکار بهێنرێتەوە ڕسایکل بکرێتەوە بۆ ئەوەی کە داهاتوویەکی جوانتر و گەشترمان هەبێت لە ژینگەکە دووبارە دەستخۆش ڕۆژێک توانین لەم بەرنامەیەوە باسی ئەوە بکەین بڵێن شکور ئۆخەی ڕێژەی بەرەوێنانی پلاستیکمان لە 100 دەستە خۆش بە دکتۆر یانە چینە